بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان وخوشويستانم كتابي الأذكار إمام النووي كالكتاب زور زندوة كان كإما لميداني ذكرى ومن لئك لو عبدان بن كهميش ذكري خواك أواني كذكري خوا زور أكن أنواع ذكر من بوئهن ماندو مبا أو ذكر الطواكر ذكري كتير بيتاقد بلام ذكر ألفة بيوكر ذكريات اللبركة حتى أو رجاء أمرين أما خريكي أم ذكرانا بن هشتا ذكر من ماوا أم روشتي زور قرنگ من إمام النووي بوباسك أفرمي طبعا بعادتي إنسان أخوي خوابيني هندي اللي خوكاني زور باشا هنديك شان نار حتى باي أو يك إنسان غمي بيا بخوا سبحان الله طبيعتي إيما بتأتي لكوردا أجر خويك خوش بينين هاري خسرش ناكين هيك باسی ناکەین ئەگەر خەوێکی ناخۆشمە بی دنیا مەلێتەوە یەک ئەچین بۆ لای ئەم مەلا ئەچین بۆ لای ئەو مەلا بەشکم یەکێ بۆمان تعبیر کە ئایا ئادابی ئیسلام نییە بۆ خەو طبعا ئێمە عەرزم کردن ئیسلام هەموو شتێکی منهەجە بەرنامەیە یاساش عەینەن دانراوە مەسەلەی خەوەکانمان بۆیە ئیمامی نەووی یەک بابی باشی داناوە ئەفەرمێ ما يقول إذا رأى في منامه ما يحب وما يكره ئەوەی کە ئینسان لە خەوا ئەیبینێ شتێک ئەبینێ باش و شتێک ئەبینێ خراپ چی بڵێ یانی ئەفەرمێ فەرمای شتێک لە بوخاری شەریفە هاتووەمانە گێڕێتەوە ئەبی سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ گوێ لێ بۆ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ إذا رأى أحدكم رؤيا يحبها ئەگەر کەسێک خەوێکی بینی و زۆری پێخۆش بوو خەوەکە فإنما هي من الله أو خويك لخوا جل جلاله فليحمد الله تعالى عليها وليحدث بها باسپاسی خوای لەسەرکە باسی کە لەناو خەڵک بۆ خۆشەویستەکانی باسکە تەسەوەر کە دووشت یعنی خەوی خۆشت بینی ئیلا بێ سوپاسی خواکەی ئەممان فەرامۆش کردو خەوی خۆشە بینین گوێی نادەینێ الحەمدولله خوایە کە ئەم خەوە خۆشم بینی خوای سوپاس بۆ تۆ کە من ئەم خەوە خۆشم بین خەوێک ئەبینی دڵت ئارامەکاتەوە هەستەکەی سوپاسی خوای لەسەرکە یەک دوو باسی کە بۆ خۆشەویستانت للرواية هاتوا عليه فلا يحدث بها إلا من يحب بانتبو همو خلقي باسكا كي زور خوشويست للابسبو أو كسي باسكا برابو أو كسي باسكا وإذا رأى غير ذلك أجر غير أما يبيني اشتكي بيني ما يكره مما يكره بينا راحته فإنما هي من الشيطان خوي ناخذ للشيطان وشبكة فليستعذ بالله من شرها باشا پنا بگرێ بەخوای پنا ئەگرم بە تۆ لە خراپی ئەم خەوەی کە بینیومە ولا يذكرها لأحد با بۆ هیچ کەسێکی باز نەکا خەوی ناخۆش ئەمە ئێمە بەعکس ئەجۆڵێنەوە خەوە ناخۆشەکان بۆ خەڵک باسەکەین ئەچین ئەگەڕێن بەشکم یەکێ تعبیرمان بۆ بکە نە فلا يذكرها لأحد با قەت بۆ هیچ کەسێکی باز نەکا فإنها لا تضره ئەگەر باسی نەکا زەرری لێ نادە بەڵام ئەگەر باسی کرد زەرری لێ ئەدە کابوو خەوێکی ناخۆشت بینی قسەی لێ مەکە باسی مەکە هیچ زەررێ بۆ تۆ نایە ئەمە وتەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم تەسەوورەکەن هاوار مەڵێم کاکە تعبیری خەو ناکەم بڕۆ ئەکەن جاری وا هەیە ڤایبەرەکەم 40-50 لە هەفتەیەکە لایانی کەم 50 کەس خەوی ناخۆشی بۆ نووسیم بۆی ناردوومە وەسە تاوی کورە کاکە تعبیری خەو ناکەم هەر ئەینێرنەوە بڕۆکە جاری وایە کەسی وایە 5-6 جا پێم تۆ کاکە تعبیری خەو هەر ئەینێرێتەوە هەر خەوێکی ناخۆش بینە هەمە نووسێتەوە ئەینێرێتەوە خوي ناخوش باز مكة فلا تضر پیغمبریان صلى الله عليه وسلم ارشادی کردی بس باسی مكة پنا بگرە بەخوا یەکەم دوو باسی مكة هیچ زەرێ بە تۆ ناگەنێ مهما كان خەوەکە ناخۆش و ناڕەحەت بێ لە صحیح بخاری مسلمة هاتووە کە الرؤيا الصالحة يا الرؤيا الحسنة من الله خوي باش خوي صالح لە خواوەیە والحلم من الشيطان خەوە ناخۆشەکان لە شێطانەوەیە ئەگەر شتێکت بینی پێت ناخۆش بوو بلاي شبتا سيجار بفبك أعوذ بالله بك الشيطان الرجيم فإنها لا تضر قد زر لنا دا أخوة ناخوش إمام النووي طبعا أفرمي أو نفثت شون بلاي شبا كأيكي أفرمي أو يتفيبكي ببي أوي الريق بابلين تري لدمته وبيت دارو هل بوشكي سيتفأكيد بلاي شبا أعوذ بالله من الشيطان الرجيم هيد زر لتونا دا أخوة للرواية اشترى إمام مسلم وما نجرته لجابر رضا ورحمة الله بيغمر صلى الله عليه وآله وسلم فرمويتي أجر كسي خويك ناخوشي بيني
بەلای چەپا سێجار تف بکە ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە شێوازی خەوتنەکەی بگۆڕێ شێوازی خەوتنەکەی بەلای ڕاستە بیگۆڕە شێوازەکە بزانەوە پشتا کەوتی بیگۆڕە بە هەر یەکێک لە شێوازەکان چونکە ئەفەرمێ وليتحول عن جنبه الذي كان عليه ئەگەر لەسەر لای ڕاست بووی بچۆ لای چەپ لەسەر لای چەپ بچۆ لای ڕاست ئەلێرە لەوە چی تۆ بڵێ سونەت وایە لەسەر لای ڕاست نە ئەمە حاڵەتێکی تایبەتی خەوە ئەگەر خەبەرت بووی و هەستی کرد بەسەر لای ڕاستەوەی خەوێکی ناخۆشە بینیوە سێ جار تفەکەی لە لای چەپ ئەعوذ بالله من الشیطان الرجیمەکەی شێوازی خەوتنەکەی خۆت ئەگۆڕی شێوازی خەوتن زۆر گرنگ ئەفەرمێ لە ڕوایەتێکی ترا طبعا ئێرشادێکی زیاترمانەکە ئەفەرمێ ئەبوو هەڕێ بۆمانە گێڕێتەوە ئەگەر ڕۆیایە کە بینی خەوێکە بینی ناخۆش بوو چی بکە بۆ کەسی باز مەکە هەڵسە نوێشکە نوێش خەبەرت بۆتەوە زۆر ناخۆشەوەکە دوورکان نوێشکە بخەوە ئەوە شێوازێکی تر لە شێوازەکان لە تعلیمێکە لە تعلیمەکانی تر لە فەرمایشتێکی ترە هاتووە ئەفەرمێ ئەگەر هاتوو خەوێکت بینی پێت ناخۆش بوو سێتف کە بەلای چەپا و ئەم کەلیماتە نبڵێ بڵێ اللهم إني أعوذ بك من عمل الشيطان وسيئات الأحلام خواهیان پەنا ئەگرم بە تۆ لە کردەوەی شەیطان و لە خراپی خەونە خراپەکان پەنا ئەگرم بە تۆ ئەفەرمێ فإنها لا تكون شيئا ئیتر هیچ زەرێ لە تۆ نادا هیچ خراپەیەکی نابێ کۆتا قسە لە خزمەتانە بابێکی تازەی ئیمامی نەوویە کە دای ئەڕێژێ بەڵام کورتە هەر ئەو عرسانەکەم چەند ڕوایەتێکی لەسەر هاتووە ڕوایەتەکان ضعیفن ئەگەر کەسێ خەوی بۆ تۆی گێڕایەوە طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خۆی ئەرشادی ئەصحابی کردووە بەیانیان ئەیفەرموو کێ خەوێکی بینەوە بۆمان بگێڕێتەوە ئەرشادی ئەکردن پێوتن چۆن تعبیری خەوە کرێ سەیدنا عومەر زۆر کات تعبیری خەوەکانی بە ئاەتی قورئانە کرد گوێی لە ئەصحابە گرت کە خەویان ئەبینی وتاتی خەوە خۆشەکان چۆن تعبیر کرێن ئەفەرمێ ئەگەر کەسێک خەوی بۆ گێڕایتەوە تۆ چی ئەڵێی لەو کاتە ئەفەرمێ ئەگەر کەسێک خەوی بۆ گێڕایتەوە بڵێ خەیڕەن ڕەئەیتەوە خەیڕەن یەکون ئینشاء الله خەیرە بینیوە بڵێ ئینشاء الله خەیرە بینیوە خەیریەتە ڕێت ئینشاء الله خەیرە بێ قەت تعبیری خەو بە خراپە مەکەرەوە يا بڵێ خيرا تلقاه شرا توقاه خيرا لنا شرا على أعدائنا الحمد لله رب العالمين أم كلمة هردو الرواياتك ضعيفة بەڵام لە بابی ئەعمالە فەضائیلی ئەعمالە کاری پێکرێ کە خەوێکی بۆ گێڕایتەوە کەسێک دائما بڵێ خەیرت بینیوە ئینشاء الله تووشی خەیرە بی ئەم کەلیماتانە سونەنە ئینسان بێڵێت لەوەچی هەر تەفاؤلێکە بە خەیر وەکو لە فەرمایشتێکە هاتووە خەو تعبیر نەکرێت بە شەڕ چونکە ئەگەر کرا بە شەڕ یەتە دی تعبیری مەکە هەمیشە بە خەیر بەباری خەیرە ئینشاء الله خەیرە بینیوە خەیر گەیشتووی بە خەیر لە شەڕ دوور کەوتیتەوە ئەمە خەیرە بۆ ئێمە شەڕە بەسەر دوژمنەکانمانە سوپاسی خواکەین لەسەر ئەو خەوەی کە بینیت ئەم کەلیماتانە سنەتەکە ئینسان بیانڵێ لە فەضائیلی ئەعمالە خوای گیان ئەم فەرمایشتانەی کە باسمان کرد بیکەرە نور و ڕووناکی بیخەرە دڵمانەوە بیکەرە نور و ڕووناکی بیخەرە ماڵمانەوە خوای بیکەرە نور و ڕووناکی بیخەرە ناو گۆڕمانەوە بیکەرە نور و ڕووناکی لە ساحەی مەحشەرمانە بەهۆی ئەم کەلیماتانەوە بەرزمان کەرەوە لە بەهەشتا یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەم کەلیماتانە بکەن نور و ڕووناکی بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە میحنەت و ناڕەحەتی و زەحمەت ڕزگارمان کە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەور لە گوناهی منیش و ئێوەش ببوورێ و خوا لێمان قبوڵ کە